یەکێک لە شارەکانی هەرێمی کوردستان ڕوویدا بوو. منداڵەکە هەستا بوو بە دزینی زیاد لە 800,000 دلار لە خزنەی باوکی و کۆمەڵێک دوکمنتی باوشی و دایکی یا بوو بە تاوانبارێکی تاوان ئەلکترۆنیەکان لە پێنا ئەوەی کە ڤیددیوەیەک و وێنەیەکی خۆی کە خودی مناڵەکە بڵاو نەبێتەوە و ئەمەش بەچی کەشف بوو چکە ئەم کەسە ئەمەی کە بۆت باسەکەم ئەم با بڵێن ئەم تاوانە زیاد لە 6 مانگی خایند بوو هەتاکە ئەو بڕەپاری هەمووی دەستکەوێت. بەڵام لاخرێکەیە بەوە کەشف بوو کە باوکەکە هەستی کردووە کە بەڕاستیان پارانی کەمە بێتەوە دوای پرسیارکردن لە مناڵەکانی و لە کرێکارە بیانەکە کرێکاری بیانەکەی تۆمەتبار کردو بە مۆزوعە بەم تۆمەتە دواتر کە کامێرەکانیان کامێرەی چاودێریەکانیان کە لێیابەوە دەرکەوت بوو کە منداڵەکەی خۆی هەڵەسێت بەکردنەوەی خەزنەکە و دەرکردنی پارەکان و کەسێک لە بەردەم ماڵی ئەوانە ئەڕوات و پارەکانی لێ وەردەگرێت. دوای ئەوەی کە با بڵێن تحقیق و ڕێکاری لێکۆڵینەوە ئەگیرێتە بەر منداڵەکە دان بەوانێک کە لە ڕێی تۆمەتبارێکی تاوان ئەلکترۆنیەکانەوە ئەم کاری لەسەر کراوە و سپاس بەخوا دەستگیر کرا. بەڵام ئەگەر هاتوو باوکەکەی گوێ نایابایە و کامێرەی چاودێری نەبووە ئەو کاتە کرێکارە بیانەکەی کە لە ماڵەکە ئیشێکرد تۆمەتبارە کرا بەمە و ئەم منداڵە احتیمالە بە ڕەنگە بە شێوازەکانی کە بە فعلی بە فیزیکی دووچاری دەستدرێژی سێکسی بوو بایەتەوە دووچاری ئەوە بواە کە کێشە بۆ خۆی و بۆ کەسوکاری و ئەندامانی خەزانەکەشی دروست بکات.